ئەم ساڵ بەهۆی گرانی نرخی نەوت و دابش نەکردنی نەوت بە تایبەت لە ناوچە سنووریەکان و یاخود لە سنتەری شارەکانیش بە شێوەیەکی گشتی کە ئەم گرفتە هەیە ڕەنگە هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە پەنا بەبنابەر بڕینەوەی دارەکان بە تایبەتتر کە ئەم دیاردا با بڵێن بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەهۆی دابش نەکردنی نەوتەوە زۆرتر بووە. جا بە شێوەیەکی گشتی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەتی هەرێمی کوردستانیش هەوڵیانداوە کە ئەمە سنووردار بکەن و هەوڵیش بدرێت لە ڕێگەی سەوزکردنی تەواوی هەرێمی کوردستانەوە جارێکی دیکە هاوسەنگی ژینگەی هەرێمی کوردستان ڕابگیرە و کار و پرۆژە و پلانیان هەیە تایبەت بەم کردار و سەوزکردنی هەرێمی کوردستان بە تایبەتیش لە وەرزیستاندا کە جارێکی دیکە یاخود لە کۆتایی پاییز و وەرزیستاندا دەستپێکردنی یاخود ناشتنی نەمام لە هەرێمی کوردستاندا یەکێکە لەو کار چالاکیانی کە لایەنی پەیوەندیدار و حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر ئاستی حیزبی و لەسەر ئاستی تاکەسیش کاری لەسەر دەکرێت. تایبەت بەم بابەتە هەڵکەوت دوکانی بەڕێوەبەری گشتی باغداری و دارستان و پاوان لە وەزارەتی کوشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە ستۆری هەولێرەوە میوانە کاگەڵکەوت سپاس بۆ ئامادەبوونی دەم کاتت باش بێ. دیارە با بڵێن ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە بۆنەی دابش نەکردنی سوتەمەنی ڕەنگە گرفتی داربڕینەوە یاخود داربڕینەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆرتر بێت. بەڕێستان چۆن لەم بابەتە دەڕوانن؟ بەیانیتان باش بەڕێزان بەیانی بینەرانی کورساتی خۆشەویست باش ڕێز و سڵام هەیە بۆ هەموو لایەک. پێش ئەوەی بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت دەمەوێت لە پێشەکی ئەم بابەتەدا باس لە ڕۆڵی دارستان و ڕۆڵی ڕوبەری سەوزایی بکەم پاشان بێمە سەر وەڵامەکەت کە ئەو کاتە دەتوانرێت مانایەکی تەواو یا تێگەیشتنێکی تەواو بۆ وەڵامەکەی ئێمە وەربگیرێت. ڕاستەکەی دارستانەکان یا دار یا ڕوبەری سەوزایی بەگشتی کە دار پاشای ناوڕوبەری سەوزایی و گەورەترینیان لە ڕووی قەبارە و لە ڕووی ڕۆڵی گرنگی لە ژیانی مرۆڤاتیدا گرنگی یەکجار زۆریان هەیە لە ناو سیستەمی ژینگەییدا لە ناو مانەوەی ژیانی زیندەوەران و بەردەوامی ژیان لەسەر گۆی زەوی و بە تایبەتی مرۆڤیش کە لە ناو زەویدا بکەر و کاراترین زیندەوەری سەرزەویە کە ڕۆڵی هەیە هەم لە تێکدانی سیستەمە ژینگەیەکەوە هەم ڕۆڵی دەبێت لە پاراستنی ئەم سیستەمە و بەردەوامی ژیاندا. دارستانەکان بەگشتی بۆ دار ڕۆڵی یەکجار گرنگیان هەیە لە مانەوەی ژیانی زیندەوەران بەگشتی. ئەویش بەهۆی ئەو ئەرکە سروشتیەی کە پێیان سپێرداوە لە بەرهەمێنان و پاکردنەوەی ئۆکسیجین لە هەوادا. پێش ئەمە ینی هەر هاوڵاتیەکی بەڕێز هەر ئێمە ڕۆژانە لە ڕێگەی پێویستیەکانمانەوە بۆمانەوەمان بە زیندوێتی بەردەوام دەبین. ئەو پێویستیانش بریتێ لە خۆراک و بریتێ لە هەوا و بریتێ لە ئاو کە ئینسان لە ڕێی ئەندامەکانی جەستەیەوە دەیخوات و هەڵی دەمژێت و گەشەی پێدەکات و بەردەوام دەبێت. دارستانەکان ڕۆڵێک یەکجار گرنگیانەیە لە دابینکردنی ئەم سێ ستونە سەرەکی ئەم سێ مادە سەرەکیی کە بۆمانەوەی ژیان و بەردەوامی ژیان گرنگن. هەوای ناو زەپۆش کە ئۆکسیجین پێکاتێکی گرنگە لە دارستانەکان و لە بەکتریا و ئەو قەوزانەوە دێت کە کردداری ڕۆشنەپێکاتن لە ڕووی عملی بایۆلۆجیەوە جێبەجێ دەکەن کە هەموو ئۆکسیجینی زەوی لەمانەوە دێت. دارستانەکان لایەنی کەم نیوەی ئۆکسیجینی سەر ڕووی زەوی دابین دەکەن نیوەکەی تری لە شوێنی تر. هەروەها دارستانەکان گرنگێکی یەکجار زۆریانەیە لە پاراستنی خاک ینی ڕاماڵی ڕێگری دەکەن لە بەپیتی و مانەوە و خاک چونکە ئەگەر دارستانەکان هەبن ئەوە بارانە و ئاو و لافا و نابنە هۆی شۆردنەوەی خاک و وردە وردە ڕوتانەوەی خاک و بە بیابان بوون. بەهۆی ڕێگەی دارستانەکانەوە دەتوانرێت خاڵێکی تر ئاوی ژێرزەویش بەپارێزرێەوە. ئاویکی زۆر زۆر لەو ناوچانێک کە دارستانێکی چڕیان لێە ئاوی ژێرزەوی کۆ دەبێتەوە و ئەمەش وەکو خەزانێکی درێژخایان بۆ ئەو گەل و نیشتیمانە دەمێنێتەوە کە هەیە. هەروە ڕۆڵی دارستانەکان لە پاراستنی پلەی گەرمی زەویدا ینی ڕۆڵی دارستانەکان لە حوشەی یەک ماڵیشدا ژێردارێک دەبینین پلەی گەرمیەکەی کەمترەنجە ئەمە بیان بەرچاوی خۆتان بەڕێزان یعنی ئەگەر ڕوبەرێکی دارستانی فراوانت هەبێت چ کەش و هەوایەکی خۆش باش دروست دەکرێت.
لە گرنگترین خاڵیش خاتونی بەڕێز دێمە سەر وەڵامی پرسیارەکەت دەمەوێت ئەهمێتەکە بە تەواوەتی بگا پاراستنی جۆرا و جۆرێتی زیندەوەریە ئەوەی بە ئینگلیزی پێوتێ بایۆدایڤرسیتی ینی هەمە جۆری تەنەوەعی زیندەوەرە یعنی تۆ کە دەی دارێک دەبڕیتەوە یان کۆمەڵک دار یان ناوچەیەکی دارستانی لە ناو دەبەی هەموو ئەو زیندەوەرانەی کە زیندەوەری بچووکی تاکەخانە دەگرێتەوە کە بۆ زیندەوەری کێوی لە هەموو جۆرەکان دەگرێتەوە کە ژیانیان لەسەر دارستانەکەی وە لە ناو دارستانەکەیە هەمویان ژیانیان لێ تێک دەچێت و دەبنە هۆی لە ناوچوونی ئەو جۆرا و جۆری زیندەوەرانە و ئێستا هەموو ئینسانێکی کورد بەراورد بە 30 ساڵی ڕابردوو کە زۆر نییانی هەمەنی یەک کەس بینیوێتی دەبینێت دایان جۆری زیندەوەر و دایان جۆری دار و درەخت کە لە گوندەکەی هەبووە کە ئەوە بووە بەهۆی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە کە یەکی چند لە ناوبردننی دارستانەکان و کەمبوونەوەی ڕێژەی دارستانەکانە لە سەرگۆی زەوی لە ناو دەچن وردە نامێنن سیستەمە ژنگەیەکە تێکەچێ ئەمە لە پاڵ ئەم جوملەیە ماوە بیڵم لە پاڵ ئەمە ئەهمیێتە زۆرانەی کە دارستان بۆ ژیان بۆ مانەوەی ژیان گرنگە ئەهمیێتی دارستانەکان بۆ پیشەسازی خۆراک خەڵکێکی زۆر لە جیهاندا ڕاستەوخۆ لە دارستانەکانەوە خۆراکی ڕۆژانی خۆیان بەدەست دێنن خەڵکێکی زۆر پیشەسازی دەرمان و خۆراک یعنی لە سەنەعاتی غیزایی و تۆبیدا بەروبوومی دارستانەکان اینجا ڕەگ بێ قەت بێ گەڵاکەی بێت هەموو ئەوانە دەستنە ناو ئەو جیهانە پزیشکی کە ئێستا لە هەموو مرۆڤەکان سوودی لە دەبینن و جگە لەوەش لە کۆندا بە تایبەتی کە وزەی بەدیل نەبووە خەڵک زیاتر کە ڕێژەی دانیشتوان کەم بووە وەکو سەرچاوی وزە و خۆگەرمکردنەوە و چێشتێنان و دروستکردنی ئەو ئامێر و ئامڕازانی کە مرۆڤی بیدایی پێیگەیشتە ئەمڕۆ لە دارستانەکانەوە بۆ بەڵێ کاگەڵکەوت هەڵبەتە با بڵێن پێشەکێکی بەڕێستان وەڵامی بەشێک لە پرسیارەکانی من بوو کە دواتر دەچینەوە سەریان و با بڵێن ورتر گفتوگۆی لەسەر دەکەین بەڵام بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دەمەوێت ئەو وەڵامم دەست بکەوێت بۆ ئەم ساڵ دیاردەی داربڕینەوە لە ناوچەکان زیاتر بووە؟ بەداخەوە ساڵ بە ساڵ ئەم دیاردەیە ڕوو لە زیادبوون دەکات دوو هۆکاری تایبەتی هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە مرۆڤ بە ڕێژەی دانیشتوان بە گشتی ڕوو لە زیادبوونە کە ڕێژەکە زیادبوون بوو دانیشتوان زیادبوون بوو دەستڕاگەیشتن یا هەڵپەی مرۆڤەکان بۆ دەستەبەرکردنی پێداویستەکانیان زیاتر دەبێت یەکێک لەو ڕێگایانە کە لە بواری وزە و خۆگەرمکردنەوە و بەداخەوە لەوەش خراپتر بەشێک لە خەڵکی نابەرپرس وەکو بازرگانیکردن بەدار بۆ خەڵوسکردن و بۆ ئەوەی کە وەکو بابەتێکی ناسایی سەرپێچی دەکات لە بەکارهێنانی بەروبوومەکانی دارستان و بە تایبەت دار بێگومان ڕوو لە زیاد بوونە هۆکارێکی تریش کە لە سەرەتاوە جەنابەت باست کرد ئەوەیە کە وزەی بەدیل گرانە ئێستا یعنی بۆ تاکی کورد کە دەخلی سنووردارە داهاتی سنووردارە لە ساڵێکات بە 2 بەرمیل نەوتی پێویست بێت ناتوانێت بە ئەو 2 بەرمیل نەوتە بە 500,000 بە 400 نازانم ئێستا بە دیاریکراوی سعرەکەی چۆنە ماوەیان چۆتە نزیکی 300,000 دینار کە دەکاتە موچەیەکی کاملی مانگێک بۆ کەسێکی فەرمانبەرێکی سەرەتایی دابین بکات بۆیە ئەمەش وای کردووە ببێت بە پاسا و هەرچەندە من نامەوێت ڕاستیەکەی زۆر ئەوە بڵێم یعنی زۆرینەی زۆری خەڵک ئەم کارە لە ناوبردنە بە کۆمەڵە ئەنجام نادا زۆرینەی زۆری خەڵک پابندن بە پاراستنی دارستان و سروشتی کوردستان بەڵام بەڕاستی ئەگەر ژمارەکە کەمیش بن یعنی تێکدانی دارستانەکان و بڕینەوەکان لە ژێر مەترسیدا من دەمەوێت ئامار بە بەڕێزت بڵم کە لە سەرچاوە زانستی و ئینەکانەوە نزیکەی 178 ملیۆن هێکتار لە 1990ەوە هەتا 2020 لە جیهاندا دارستانەکان لە ناو براون نەماون بە هۆکاری جۆرا و جۆر کە دەڵێ بەقەدەر هەموو خاچی لیبیا دەبێت لە سەرچاوەکە کە ئێمە خوێندمانەوە دەڵێ بەقەدەر هەموو خاچی لیبیا جیهان لەم 30 ساڵەدا دارستان و ڕوبەری سەوزایی لە دەستداوە یعنی دیاردەکە کوردستانی نییە زیاتر بەشێکی جیهانیە و لە هەر وڵاتێکیش بارودۆخی تایبەتی خۆی هەیە باشە کاگەڵکە دیارە ڕەنگە با بڵێن بەشێک لەو هاوڵاتیانەی کە
پەنادەبرنە بڕینەوەی دار ئاگاداری ئەو یاسایانە بن ئەگەر بە پێی یاسا دیارە ڕوبەڕووی سزا دەبنەوە ئەو سزایانە چین کە بۆ ئەو هاوڵاتیانی پەنادەبنە بەر بڕینەوەی دار بۆ خۆگەرمکردنەوە یاخود هەر بابەتێکی دیکە کە دار دەبڕنەوە سزاکان چی دەبێت بۆیان؟ بەڵێ خۆشببختانە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2012ەوە خاوەنی یاسایەکی تایبەتە بە دارستان کە ئەمە یەکێکە لە خاڵک گەشت و ئیجابیەکانی ئەوەی کە لە کوردستاندا یاسایەکی تایبەت هەیە بە دارستان پاراستنی دارستانەکان و سزادانی سەرپێچکەرانی دارستان چۆنێتی سوودوەرگرتن لە دارستان ئەم یاسایە چەندین مادە و بڕگەی جۆرا و جۆری تایە بەس بە دیاریکراوی لەسەر بابەتەکەی ئێوە هەموو ئەو کەسانەی کە دار دەبڕنەوە اینجا چ ئەو داربڕینە ئەمە بابەتی یەکەمیان کە نایاسایی بێ یعنی هیچ پرسوڕایەکی نەبێت یا بۆ پرۆژەیەکی گرنگی استراتیجی نەبێت ئەم داربڕانە سزا دەدرێن بە بەندکردن و سزا دەدرێن بە پێبژاردن بە غەرامەی مادی کام یاسایە لە مەحاکمی کوردستاندا ئێستا بەرکارە و ساڵانە سەدان کەس بە تۆمەتی یا بە هۆکاری سەرپێچیکردنە سەر دارستانەکان دەچێنە دادگاکان و سزا دەدرێن و بەند دەکرێن بەڵام ڕاستەکەی هەموو خەڵک ئاگاداری یا وەکو بەقەدەر پێویست ئاگاداری ئەم یاسایانین کە خۆشببختانە ئەم ساڵ کەناڵەکەی بەڕێستان و هەموو میدیا گرنگێکی زیاتریان خستۆت سەر ئەم بابەتەوە هیوادارین یاسای دارستان و ڕێنمایەکەی کە دەرچووە لەسەری کەناڵەکان وەکو ئەرکێکی نیشتیمانی جگە لەم چاوپێکەوتنانە ئێمە لێرەوە وەکو بەڕێوەبەری گشتی باغداری دارستان و پاوەنداوا دەکەین ینی لە شێوەی هەڵمەتێکی نیشتیمانی چۆن بۆ کۆڕۆنا یعنی هەموو کەناڵەکان لە ئاستی بەرپرسیارەتیدا هۆشاریان بڵاو دەکردەوە هیوادارین هەم یاساکەی ئێمە هەم ئەهمێتی پاراستنی دار و دارستان و ڕوبەری سەوزایی بگات بە هەموو خەڵک لەم یاسایی ئێمەدا وەکوتم هەم سزای بەندکردن هەم سزای پێبژارنی تایە خۆ ئەگەر دەمەوێت حاڵەت بڵێم ینی هەندێک جار ڕێگە دەدرێت بە شێوەیەکی زۆر سنووردار بەلابردنی دارێک یا چەند دارێک بۆ پرۆژەی استراتیژی ینی لە یاساکەدا باس کراوە چونکە شار دروست دەکرێت ڕێگای تازە دروست دەکرێت ینی شتی استراتیژی ینی ئەوانەی کە دەوریان هەیە لە بێکەوە بەستنەوەی شار و شارۆچکەکان و لە ئابووری و ینی لە هەموو سێکتەرەکانی حکومڕانی ئەویش تەنها بە ڕەزامەندی جەنابی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەم ڕەزامەندی دەدرێ یعنی دەسەڵاتی دایرەیەکی ئێمە نییە لە قەزایە لە ناحێت تەنانەت لە پارێزگاش و خودی منیش کە بەڕێوەبەری گشتی معنیم بە بابەتە تەنها لە حاڵەتی دراسەکراودا بەرز دەکرێتەوە بۆ جەنابی وەزیر بۆ ئەوەی ڕێگە بدرێت ئەگەر تەنانەت یەک داریش بێت لا ببرێت بۆیە گرنگەکە یەکجار زۆرە لەلایەن وەزارەتەوە بۆ پاراستنی دارستانەکان باشە هەڵبەتە کاک هەڵکەوت دەمەوێت باس لەوە بکەین کە هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەند لە بەڕێوەبەرایەتی لە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو بەردەوامی هەیە بۆ ڕێگریکردن لە بڕینەوەی دار و هاوکات بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان هەوڵەکان لەم ساتەی ئێستادا لە چه ئاستێکدان و ئەو داواکاریەی لەلایەنی پەیوەندیدار و لە وەزارەتتان کردووە بۆ سەوزکردنی هەرێمی کوردستان خۆی لە چی دابینیوەتەوە؟ ئێمە هەوڵەکانی ئێمە هی ئەم مەوسمە و ئەم وەرزەنێ ئێمە یاساکەمان بەردەوام و ڕۆژانە لە جێبەجێکردندا یعنی هەر سەرپێچێکە بێت بەڕێزان لە پۆلیسی دارستان و ژینگەی هەرێم کە بەڕێوەبەرایەتیکی مختصن بە جێبەجێکردنی یاساکەی ئێمە بنکە و بارەگاکانیان لە هەموو پارێزگا و قەزا و ناحیەکان هەیە و لە ڕێگەی ئەو هەواڵدەرانە لە ڕێگەی ئەو کەسانەی لە گوندەکان ئەژین یا خۆیان لە کاتی جەولەی گەڕانیان بۆ پاراستنی دارستانەکان هەر سەرپێچێک ببینن ئەرکی ئەوانە کە لە ناو حکوومەتە ئەم یاسایە جێبەجێ بکەن کە سوپاسیان دەکەین بە پێی توانای خۆیان ئەوەندەی لە دەستیان هاتی بێ کردویانە بەڵام ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و بەڕێوەبەرایەتی گشتی معنی پێمان وایە ئەو لەم سەردەمەدا و لەم کاتەدا پێویستە ورتر و باشتر
لە جاران چاودێری دارستانەکان بکرێ هەڵبەت ئەوانیش پێویستەکانی چاودێریکردنەکە زیاتر بۆیاندا بکرێت بەڵام ئەوان لە وەزارەتێکی ترن کە وەزارەتی ناوخۆی بەڕێزە ئەمە یەکەم ئێمە بەردەوامین ینی نە لە زستان لە هاوین لە هەموو کاتێکدا دووەم ئێمە ساڵانی پێشوش و ئەم ساڵیش بە دیاریکراوی لە 16دا بە ئیمزای جەنابی وەزیر بۆ ئەنجومەنی وەزیران نووسراوێکمان ئاراستە کردووە دوو خاڵ لەخۆ دەگرێت یەکەمیان ئەوەیە کە داوامان کردووە حکوومەتی هەرێم چەند دەتوانێت خێراتر وە زووتر بەو شێوەی کە هاوڵاتی باوەڕ دەهێنێت کە سەرچاوی وزەی بەدیلی دەستکەوتۆ کە نەوتە بۆ ئەوەی پاساو بەڕێزان ینی من لەگەڵ ئەوەم هەموو هاوڵاتیەک ینی خۆشمان پێویستمان بە نەوت و بە خۆگەرمکردنەوە هەیە بەڵام پێدانی نەوتەکە دەبێتە هۆی ئەوەی کە هیچ پاساوێک نەمێنێ بۆ هیچ کەسێک جورئەت بکات دەست بۆ ئەم بابەتە بەرێ هەرچەندە ئەگەر نەوتیش نەبێ ڕای من وایە دارستانەکان بڕینی دارێک لە ناوبردننی ماڵ و مناڵ و ژیانی ئێستای خۆمان و داهاتووی وڵاتەکەمانە ینی نابێ بکرێتە پاسا و بۆ ئەو بابەتەش خاڵێکی تر کە پربەشی ترە لە بەشی دووەمە لە پرسیارەکەی جەنابێت ئەویش لە بەرامبەر ئەم هەوڵانەی کە هەن بۆ لە ناوبردنی دارستانەکان و کەمکردنەوەی ڕوبەری سەوزایی ئیشی وەزارەتی گشت و کاڵ بە گشتی و بەڕێبەرایەتەکەی ئێمە چییە؟ ئێمە لە 15 ئەم ساڵ بە سەرپەرشتی بەڕێز جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو خاوت و بێگەر تاڵبانی هەڵمەتی نیشتیمانی چاندنی نەمام دار و درەخت ینی ئەنجام دەدەین لە سەرانسەری هەرێمی کوردستان کە نزیکەی لە 300,000 تا 5 ملیۆن نەمام کە تەمەنیان کاڵی نەمام داری بچووک ینی ساواکان 1 ساڵ و 2 ساڵ ئەنجام دەدەین لە هەموو 4 پارێزگا و 4 ئیدارە سەربەخۆکەی هەرێمی کوردستاندا لە یەک کاتا دەست پێ دەکەین و دوای ئەو بەروارەژ بەو ڕێکارانەی کە وەزارەتی کشتوکاڵ پەسەندی کردو ئێستا لە پارێزگاکان لای دایرەکانی دارستان و پاوانی ئێمە و بەڕێبەرەتی باغداری بوونی هەیە نەمان دەبەخشین بەبێ بەرامبەر بە تایبەت بەو جووتیارانەی کە پرۆژەی کشتوکاڵیان هەیە دەمانەوێت پەرژینی باخەکانیان بەدار بکەن و بۆ ئەوەی ڕوبەری سەوزایی زیاد بکەن هەڵمەتەکە ناوی پەرژینی کە بە درەخت لەگەڵ ڕێکخراوێکی ناحکومی ئەم پرۆژەیەمان دەست پێ کردووە لە 15 ڕۆژ داهاتوودا دەچێتە بواری جێبەجێکردنەوە کە وەرزی نەمام چاندن و نەمام دابشکردنە ئەم وەرزە ئێمە ساڵانە جگە لەمە یعنی بەدەر لەمە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتەکانمان لە پارێزگاکان و هۆبەکانمان لە قەزا و ناحیەکان لە ناو دارستانە سروشتەکان کۆمەڵە خزمەت بە دارستانەکان دەکەین لەوانە هێڵی ئاگربەر بۆ ڕێگری لە سووتان لەوانە یعنی ئەو خزمەتانەی بژارکردن و لە ناوبردنی گژوجیای خراپ کە زیان بە دارستانەکان دەگەێنن هەڵپاچین و کۆمەڵک عملی هوەری هەیە کە نامێ بچمە ناو بابەتەکەەوە کە هەمووان پارێزگاری لەمانەوەی دارستانەکان دەکەن ئەمە خاڵ یەکەم دوو عادەی تەژگیر ینی دووبارە چاندنەوە ئەنجام دەدەین ئەگەر لە ناو دارستانە شروشتەکان یا پرۆژە دەستکردەکانی کە دارستانی دەستکردن دروست کراون بۆ ئەوی پارێزگاری لەو ڕێژەیە بکەین سێ بەداخەوە بەهۆی نەبوونی بودجە و قەیرانانەی لە 2014 بە دواوە تووشی حکوومەتی هەرێم بووە بودجەی پێویست و کاری پێویست ئەنجام نەدراوە بۆ ئەوەی پرۆژەی دارستانی دەستکرد وەکو ڕووبەر زۆر زیاتر بکەین ئەگینا سیاسەتی وەزارەتی کشتوکاڵ ئەوەیە کە لە بەرامبەر هەموو ئەو زەویانەی کەشیاون بۆ بە دارستانکردن پرۆژەکانی زیاتر بکە بەڵام بە خۆشتان نزانن ئەمە پەیوەندی بە بودجە و فراهەمکردنی پێداویستەکانەوە هەیە بۆ ئەوەی وەزارەتمان بۆ وەرکە استراتیجی و یاسایی خۆی بە تەواوی هەڵبستێت. باشە کاگەڵکەوت دەمەوێت پرسیاری ئەو بکەم هەڵبەتەوەکو خۆش تاماشت پێدا لە ماوەی ڕابردووە هەڵمەتی سەوزکردنی هەرێم و لەو نێوەندەشتا جوتیاران بە ناشتنی دار و نەمام بە چاندنی دار و نەمام کە پەرژین دروست بکەن جوتیاران چۆن بەدەنگ ئەو داوایەوە هاتوونکەوە بۆ بڕیارە لە ماوەیەکی نزیکا جێبەجێ بکرێت. بەڵێ ئێمە بە دیاریکراوی ڕۆژ و سەعاتەکە ناڵم لە 2-3 ڕۆژی داهاتوودا یعنی لانی کەم پێش 5 11
کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی ئەنجام دەدەین ئەو لایەنانەی کە هەمومان بەیەکەوە بەشدار دەمین لە سەرپەرشتیکردنی هەڵمەتەکە و لەژێر سەرپەرشتی جەنابی وەزیر وەکو وتم لە هەڵمەتەکەدا ڕوونی دەکەینەوە و جگەل لەوەش بە نووسراوی ڕسمی ئاگاداری بەڕێوەبەرایەتیە گشتەکانی کشتتوکاڵی پارێزگاکان کراوە و دەشکرێت ینی لەم یەک دوو ڕۆژەدا کە ئەو جوتیارانەی دەتوانن دەمەوێت نقطەی گرنگ باس بکەم ئەو جوتیارانەیە ئەو دام و دەستگا حکومیانەی قوتابخانەیە شارەوانیە یعنی هەر شوێنێکە کە داوا دەکات ڕوبەری سەوزایی زیاد بکات دام و دەستگای حکومیە مەرجێکمان بۆی هەیە تەنها مەرجە ینی ئەویش پاراستن و سەلامەتی ئەو نەمامانەیە کە وەری دەگرێت چونکە کوردەواری قسێکی جوانی هەیە دەڵێت ینی پاراستن گرنگترە لە چارەسەرکردن ئەگەر چارەسەرکردن لێرەدا چاندن بێت ینی بە درەخت و زیادکردنی ڕوبەری سەوزایەکە بێت پاراستنەکەی ئەوەی تۆ خزمەتی بکەیت و ئەم نەمامە بهێڵیتەوە کە ئەمە ڕۆڵێکی گرنگی هێنجا مەبەستم ئەوە بوو کە ئێمە ئەو ڕێکارانە ڕێکارێکی زۆر زۆر ئاساین ئەگەر لە دام و دەستگا حکومیەکان پێویستیان بە نەمامی ناو نەمامگەکانی ئێمە بێت بە یەک نووسراوی فەرمی دایرەکەی خۆیان داوای ئەو بڕە نەمامە دەکەن لە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی ئێمە لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان یاخود لە ڕێ ئەو هۆبەکان و تەنانەت لە قەزا و ناحەکانیش دەتوانن ئەم داوایە بکەن ئەوان دواتر بەرزی دەکەنەوە بۆ بەڕێوەبەرایەتی پارێزگا و لەگەر لە نەمامەکان عەدەدی نەمامەکان لە عەدەدێکا بوو سەلاحەتی بەڕێوەبەری پارێزگاکان و ڕاستەوخۆ لەوێ پێیان دەدرێت ئەگەر عەدەدەکە بەرز بوو ژمارەیەکی زۆر بوو بۆ پرۆژەیەکی گرنگ بوو دێتە وەزارەت ئێمە لە 24 سعات بۆ 72 سعات ئەو ڕەزامەندیە دەین بە هەر کەسولان و دام و دەستگایە کە بێوێت ڕۆڵی گرنگی هەبێت لە سەرخستنی ئەم هەڵمەتەدا کە لێرە دەمەوێت بڵم وەزارەتمان پلانی داناوە و بەندەش وەکو بەڕێوەبەری گشتیمانی لەو ئیشە پلانمان وایە ئەم ساڵ بۆ 2023 ئەو دەرخستە و پرۆپۆزەڵی ئەیدەینە سەر و خۆمان کە بودجەی پێویستمان بۆ دابین بکرێت ڕێژەی بەرهەمێنانی نەمام لە 100ەوە بکەینە بە لە 200 یعنی لە جیاتی ئەوەی ئێستاس ملیۆنێک و 158,000 نەمام لە نەمامگەکانی ئێمە هەیە 2 ملیۆنمان هەبێ بۆ ئەوی ساڵی داهاتوو لە جیاتی 500,000 یا 400,000 1 ملیۆن دار بکەین بە بەرنامەی ساڵانەمان بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی و دارستانەکان لە هەرێمی کوردستان کە بێگومان سوودێکی یەکجار گرنگی دەبێت کە لە سەرەتای بەرنامەکەدا سوودە گرنگەکانی دارستانم خستە ڕوو. بەڵێ کاکەڵکەوت هەڵبەتە دەگەڕێمەوە بۆ پێشەکی با بڵێن کە لە پرسیار یەکەمدا چەند بابەتێکت باس کرد پاشەوەی کە ڕۆڵی با بڵێن پۆلیسی دارستان و پاوەند بەرز نرخاند و باست لە زیانەکان کرد باست لەوەش کرد کە ڕەنگە هەندێک دار یاخود هەندێک ڕوەک و هەندێک نەمام کە دەگمەنە بە هۆکاری نەبوونی هۆشیاری هاوڵاتیان و بڕینەوەیان لەناو بچێت. لەمڕۆ چۆن کار لەسەر هۆشیاری هاوڵاتیان کراوە لە ڕێگەی بروشەر بێت لە ڕێگەی چالاکی ژینگەیەوە بێت لە ڕێگەی سیمینار و کۆر و کۆنفرانسەوە بێت ئەو پلانانە هەن؟ ڕاستەکەی ئەم پلانانە بە ڕێگەی جۆرا و جۆر بوونی هەیە ڕاستی ینی پلانی یەکەم و مەبدەئی یەکەم گرنگترین شتە کە هاوڵاتی مرۆڤ تێبگا کە ژیانی ئەو بەندە بە ژیانی دار و درەخت و ڕوبەری سەوزاییەوە کە من هەموو جارێک ئەڵێم مرۆڤ ئەگەر دەست بگرێت بە دەم و لوت و ئەوانەی بگرێت کە نەتوانێت ئۆکسسیجین بچێتە سیەکانی و خۆراک بچێتە گەدەیەوە ئیتر ژیانی مرۆڤ کۆتایی دێت هەموو جارێک بە زمانێکی سادە بۆ هاوڵاتیان یا بۆ ئەو سەردانکەرانەی دێنە لامان یاخود لە سەردانی مەیدانیمان بۆ گوند و بۆ شار و شارچکەکان هەموو خەڵکێک ئاستی زانستی و ئاستی تێگەیشتنی بەو جۆرە نییە لە عەمەلە بایۆلۆجی و چیمیایی و فیزیایەکان تێبگات کە ئۆکسسیجین چیە و نازانم کردارەکانی دەستکەوتنی وزە چییە ئەڵێ مەگەر بێت و تۆ ئەو پێویستیانەی کە ڕۆژانە لە ڕێگەی لوت جیهازی هەناسەدان و لە ڕێگەی دەم جیهازی هەرسکردن وەری نەگریت تۆ ژیانت چی لێ دێ حتمما کۆتایی پێدێ ئەمە خاڵی یەکەمە خاڵی دووەم بەڕاستی ڕاگەیاندن کە ڕۆڵێک یەکجار گرنگی هەیە و ئێمە بەردەوام لە ڕاگەیاندنەکان ئەم بابەتەمان ڕژاندە و باس کردووە
و خاڵێکی تر ئێمە ئەندامی ئەنجومەنی باڵای دەستەی ژینگەی دەستەی پاراستنی ژینگە و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستانین لەوێشەوە یعنی لە ڕێگەی ئەو دەستە بەڕێزەوە لەگەڵ وەزارەتە پەیوەنددارەکان بۆ نمونە لە ماوەی ڕابردووە لەگەڵ وەزارەتی پەروەردە لە ناو پرۆگرامەکانی خوێندن داوامان کردووە کتێبە زانستەکان خۆی تایەتی ڕاستەکەی ئێستا خۆی هۆشیارێکی باشی ژینگەی لای خەڵک هەیە یعنی خەڵکانێکی زۆر ڕاستەوخۆ بوون بە پاسەوان و پۆلیسی پاراستنی سروشتی کوردستان بەڵام ئەوەی کە کێشە و گرفتە لەم حاڵەتەدا وەکەوتم دوونەوە خەڵکە ئەوانەی کە محتاجن ناچارن دەبڕنەوە سیستەمەکە تێگەدەن و ئەوانەشی بەدەر لە یاسا زیادەڕۆیی دەکەن و بۆ بازرگانی و بۆ خەڵوسکردن دارەکان بەکارێن ئەم دوو جۆرەیە ئەویش وەکوتم بەپێی یاسا لە دام دەستگاکانی حکوومەت لە قەزاوناحەکان لەلایەن یەکە کارژێڕەکان و پۆلیسی دارستان و هۆبەکانی ئێمەوە بەردەوام ڕوبەڕوویان دەبنەوە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ هەڵکەوتووکانی بەڕێوەبەری گشتی باخداری و دارستان و پاون لە وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو سپاس بۆ ڕوونکردنەوەکانت